بەڵێ عزیزان سڵاوتان لێبێ من یادگار فایقم خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکە بۆ تەوەرێکی گرنگ هاتوومەتەوە خزمەتان دیارە تەوەرەکەی ئەم شەومان بە شێوەیەکی ڕاستە و خۆیە و تایبەتە بە پرسێک و لە هەمان کاتە ئەکرێ بڵێم خەمێک کە پێویستە هەمیشە بەدەمیەوە بین هەمیشە لای لێ بکەینەوە و هەمیشە خەمی لێ بخۆین ئەویش پرسی خوێندنی باڵایە لە هەرێمی کوردستان دیارە کە ئاڵین خوێندنی باڵا خۆتان ئاگادار و شارەزان خوێندنی باڵا چەندین پەلی لێ ئەبێتەوە و چەندین پرس و تەوەری دیکەی لێ ئەبێتەوە کە پێویستە ئێمە وەکو ڕاگەیاندن هەمیشە بە گرنگیەوە لێی بڕوانین و باس لە پێشکەوتنەکانی ئەم بوارە بکەین لە هەمان کاتە باس لە بربەست و خەم و کێشەکانیش بکەین کە شان بەشانی یەکتر بە بەردەوامی ئەڕۆنە تا پێشکەوتن هەبێ بربەستیش ئەبێ و پێمان خۆشە بزانین کە ڕوئیا و تێڕوانینی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی چۆنە بۆ ئەم بوارە چیان کردووە بەنیازی چی دیکەن بێگومان ڕای پسپۆرانی دیکەش لە بوارەکە وەرئەگرین کە خۆیان لە بواری بەرپرسیارەتین لە پێگەی بەرپرسیارەتین ئەوانیش بزانم چۆنە ڕوانە بابەتەکە و ئەگەر بکرێ بڵین معاناتی ئەوان چێ من بۆم بەرنمەیە سێ میوانی ئەزیز و بەڕێزم هەیە دوانیان لە ستۆدیۆی ناوەندە لە هەولێری پایتەخت و میوانی سێهەمیشم لە شاری سلێمانیە هەرێک لە بەڕێزان دکتۆر عەبدولفەتاح عەبدولڕەزاق بریکاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی زۆر بەخێربێ کاک دکتۆر واروەها جەنابی دکتۆر کاوە شێروانی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر زۆر بەخێربێن کاک دکتۆریەوەش سەرچاوماناتن و تاقە خاتوونی بەرنامەکەشمان جەنابی دکتۆر مەهاباد کامیل سەرۆکی زانکۆی هەڵەبجە لە سلێمانیەوە لەگەڵمانە ئێوەش بەخێربێن سەر و سەرچاوم بە یارمەتی دکتۆر مەهاباد و دکتۆر کاوە منەچمە خزمەتی دکتۆر عەبدولفەتاح بۆی ئەوان نوێنەرایەتی وەزارەتەکەن دیارە ئەم شەو زۆرینەی کات ڕووی دەممان لەوانە بێ ئەگەر میوانەکانیشم ڕووی دەمیان لە ئێوە نەبێ کاک دکتۆر دۆخی خوێندنی باڵا دیارە بەراورد ناکرێ بە ساڵانی ڕابردوو پێشکەوتن هەبووە و لەگەڵی شێوەکو لە پێشەکێک ئاماژەم پێکرد خەم و کێشەش هەبووە پێم خۆشە بە شێوەیەکی گشتی بۆی بینەران بەرچاوڕوونی زیاتریانە بێ بزانین دۆخی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکایە چاکە ئەگەر بکرێ بڵین خراپە مامناوەندە خەم و کێشەکانتان دیاری کردووە و چارەسەر ئەزانن بەگشتی پێم خۆشە تێڕوانین یەکمان پێ بڵێ لەو بارەیەوە فەرموون دەستان خۆش بێ زۆر سپاس لەوە بەرنمەیە بێگومان وەزارەتی خوێندنی باڵا هەرکەتی خوێندنی باڵا بە شێوەیەکی گشتی وەکو هەموو کردەکانی تر ینی ئەو دوو ساڵەی ئەخیری تا دەتوانم بڵێن پێشتریش بەڕاستی ینی بربەستی گەورە هەبوو لە بۆ پێشخستنی پرۆسەی خوێندن پێشخستی ئەو کەرتا ئەویش مەسلەی هەم ئەو قەیرانی دارایی بوو هەم لەلایەکیش کۆڕۆنا ینی هەتا کاریگەری لەسەر هەموو کەرتەکانی و لە هەموو وڵاتانی جیهان کرد و بە تایبەتی خوێندنی باڵا و پەروەردە بەڵام لەگەڵەوەش ئێمە توانیمان ساڵەکان تێپەڕێنین توانیمان ساڵەکانی خوێندن بە سەرکەوتویی تا ڕادەیەکی باش بە سەرکەوتویی بەڕێ بکەین ئەویش ئەو کاتێک کە سیستەمی ئاوێتەمان پێڕەوە کرد لە ئەو دوو ساڵی ئەخیری ینی بە ئۆنلاین توانیمان کێشەکە تێپەڕێنین بەڵام وەکو وەزارەتی خوێندنی باڵا ئێمە چەند ڕازین لە ئەدای وەزارەتی خوێندنی باڵا و لە خوێندنی باڵا بەگشتی لە هەرێمی کوردستان بێگومان لە ئاستی تموحی ئێمە نییە ئێمە لەوەمان زۆر زیاتر دەبێت هەر بەرنامەی کابینەی نۆیەم زۆر گرنگی بە کەرتی خوێندنی باڵادایە و داوای کردیە کە چاکسازی بکرێت لەو کەرتە هەم لە ڕووی جۆری و هەم لە ڕووی ژمارە چاکسازەکان دەستیان پێ کردووە بێگومان دەستی پێکردیە و لە مانجی نۆی ساڵی پار لە کۆنفرانسێ کە لە دهۆک ئەنجامدرا لە زانکۆی ئەمریکی بەڕاستی ڕوئیای حکومەتی زیاتر بە دیارکەوت زدیەتی لەسەر چاکسازی لە کەرتی
خوێندنی تایبەت بەو تێگەیشتنەی کە ئەتو بتەوێت چاکسازی لە هەر کەتێک بکەی پێویستە لە سەرتاوە دەست بە کەرتی خوێندن بکەیت هەم لە پەروەردە و هەم لە خوێندنی باڵا چاکسازی ناکرێت لە هیچ وڵاتێک بەبێ ئەوەی چاکسازی لە خوێندن بکرێتن هەندێک تەجروبەی وڵاتی زۆر جوانەیە حەز دەکەم لێرانە و بینەرانیش ئاگایان لێبێتن تەجروبەی مالیزیامان هەیە مالیزیا کاتێک کە مەهاتیر محەممەد هاتە سەر حکوم زۆرترین میزانیای لە بۆ خوێندنی باڵادانە زۆرترین میزان ویستی چاکسازی لەوێ بکە پێیان گوت تۆ زۆرترین میزانیا بۆ خوێنی باڵادا دەنێ یان بۆ خوێندن بشکل عامدا دەنێ ئەدی کەرتەکانی تر گوتی ئێمە وڵاتێکی فەقیری ناتوانانی گوتی ئێمە وڵاتێکی فەقیرین ئێمە وڵاتێکی هەژارین بۆیە پێویستە چاکسازی لە خوێندنی باڵا بکەین ئەوە بوو مالیزیا لە ماوەی 20 ساڵ لە وڵاتێکی زراعی دواکەوتوو بۆ وڵاتێکی سنایی پێشکەوتوو ئێستا لە هەرێمی کوردستان بە تەسەوری خۆم و بە تێگەیشتنی خۆم ینی نیەتێکی چاکەیە ئێرادەیەکی چاکەیە بۆ ئەوی چاکسازی لە کەرتی خوێندنی باڵا بکەین ئەو تێگەیشتنە بە تەواوی لەو کۆنفرانسی کە باسم کرد لە دۆهۆک بەدیارکەوت کە کاتێک هەردوو بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم و جەنابی سەرۆکی حکوومەت لە کۆنفرانسەکە ئامادە بوون لەو کۆنفرانسە جەنابی سەرۆکی حکوومەت ئیعلانی چاکسازی کرد لە کەرتی تایبەت بە دوو پرۆسە ئیطلاقی دوو پرۆسەی کرد یەکێکیان دروستکردنی بۆردێکی متمانە بەخشین بە پرۆگرام و دامەزراوەکانی خوێندن هەم لە کەرتی پەروەردە و هەم لە کەرتی خوێندنی باڵا دووەمینیان دروستکردنی تاسک فۆرمێک بۆ داڕشتنی پرۆژەیەک لە بۆ چاکسازی لە کەرتی خوێندنی باڵا بێگومان کەرتی خوێندنی باڵاش ینی چاکسازی پێشترش خۆکراوە بەڵام پرۆسەی چاکسازی لە خوێندنی باڵا پێویستە بەردەوام بێ یەک پرسیار زۆر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم دکتۆر چاکسازیەکان لای وەزارەتی خوێندنی باڵا ڕوونن کە لە چ بوارێکەکەن زۆر بە کورتی شۆڕ کراوەتەوە بۆ فەرمانگە و بۆ زانکۆکانتان بێگومان شۆڕ کرایتەوە زانکۆکان قەناعەتیان هەیە کە پێویستیان بە چاکسازیە لێرانە دەوەستەیە لەسەر ئەو کەسەی کە پرۆسەکە بەڕێوە دەباتن و ئیدارەی دەکات ئێوە ئاگادارن کێ ئیدارەیەدات بێگومان چاودێریان دەکەین بەڵام دیسان دەڵێمەوە چاکسازی ئێرادەیەکی بەقوەتی دەوێت هەر چاکسازیەک و هەر گۆڕانکاریەک بێگومان ئەوە بەڕێنگاری کێشە و کۆسپ و ڕێگری دەبێتەوە لە بەرژەوەندیلان بێگومان هەر چاکسازیەک لەوانەیە لە بەرژەوەندی هەندێک کەس بکاتن کە پێشترێ بە شێوازە کلاسیکە هەتا ئێستا ڕۆیشتەوە بەڵام گۆڕینی ئەو شێوازە پێویستی بە جوهدی زیاترە لەوانەیە پێویستی بە ماندووبوون زیاتر بێتن و پێویستی بە خۆ ئامادەکردن زیاتر بێتن بێگومانەوە لە بەژەوەندی وێنێ بێت و بەرەنگاری دەبێت سپاسانەکەم بێگومانە وردە پرسیارانم بۆیە کرد بۆی وردە تەوەری دیکەی لێ بێتەوە وردە چینە سەریان و باسییانەکەین زۆر سپاسانەکەم دکتۆر کاوە جەنابتان لە ینی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکن دیارە ئەم زانکۆیە ئەگەر بڵێم ئەزمونونەکەی زۆر تازە نیە لە هەرێمی کوردستان و تا ئێستش تێگەیشتنی پێویست دروست نەبووە کە زانکۆکانی ئێوە تایبەتمەندی خۆی هەیە جیاوازە لە زانکۆکانی دیکە پێم خۆشە بزانم بوارەکانی پێشکەوتنی ئێوە چییە و لەکوێ تووشی بربەست بوون سەبارەت بەو ڕوئیا و تێڕوانین و بەرنامە و استراتیژانی کاتانە بۆ پێشخستنی بۆ با بڵێن زانکۆ پۆلیتەکنیکەکان بەگشتی سپاس سەرەتا زانکۆ پۆلیتەکنیکیەکان لە هەموو دنیا چەند ناوێکیان هەیە زانکۆی پۆلیتەکنیکیان پێ دەڵێن زانکۆی تەکنیکی زانکۆی تەکنەلۆژی زانکۆی ئەپلاید ساینس زانستی کردارەکی کە ئەمڕۆ لە دنیا بەڕاستی زۆر باوە زیاتر لە هەموو دنیا بەرە ئەو زۆرە زانکۆیانە دەچن نەک زانکۆ ئەکادیمیەکان کە زیاتراوان بە نەزەری و بە تیۆری لە ناو هۆڵەکانی خوێندن دەرسەکان دەخوێنن ئەوڕۆ لە دنیای بوارواری خوێندنی تەکنیکی و پیشەیە لەبەرەوە ئەو زانکۆیانە زۆر بڵاون لە کوردستانیش بەڕاستی ئێمە پێشترێ دەستەی خوێندنی تەکنیکیمان هەبوو زانکۆی پۆلیتەکنیکمان نەبوو بەم دوایانە لە ساڵی 2012 دەستەی خوێندنی تەکنیکی بوو بە 3 زانکۆ
لە هەولێر و دهۆک و سلێمانی کە تەجروبەیەکی نوێ بوو لە کوردستان تا ئێستا ئێمە کێشە و گرفتمان هەیە یەک لە تێگەیشتنی خەڵک بۆ ئەم زانکۆیانە هەتا قوتابیانش کە دێنا ئەم زانکۆیانە پێشتر هەروایان دەزانی مەحەدە کە دەتگوت مەحەد وەکەوەی ئاستەکەی دەرەجە دوو بێ بەڵام خۆشبەختانە لە چەند ساڵی لەو چەند ساڵی ئەخیر تێگەیشتنەکە پێم وایە بە پێچەوانە بوویتەوە بەڵگەشم بۆ ئەوە ئەوەندەی پەیمانگایەکان هەندێک اختصاسات هەیە ڕغبەتی لەسەرە لە کۆلیژەکان ئەو ڕغبەتە نییە بۆ نمونە لە اختصاساتی تەکنەلۆژی لە اختصاساتی توبی پەیمانگا نمرەی وەرگرتن لە پەیمانگا زۆر لە نمرەی لە هەندێک لە کۆلیژەکان زیاتر بووە ڕغبەتیش زیاتر بووە و من ئیزافەتەن لەسەر قسەکانی کاک دکتۆر کە باسی چاکسازی کرد لە کابینەی نوێم دەمەوێت ئەوە ئیزافە بکەم کە بەڕاستی کابینەی نوێی حکوومەت پێویستی بەوەی هەیە گرنگی زیاتر بە خوێندنی تەکنیکی و پیشەی بدە و ئەوەش لە بەرنامەکەی هەیە کە ئەعلان کرا لە بەرنامەکەی هەیە و کاریشی لەسەر کرایە پێم وایە تێگەیشتنێکی باش لەلایەن ڕێزدار کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هەیە هەروەها ئەو تیمەی لەگەڵشی کار دەکەن زۆربیان لە بواری خوێندنی باڵا کاریان کردێت تێگەیشتنێکی باشیان هەیە لەوەیە بربەست تۆ پرسیارەکەی تو بربەست بێ بربەست زۆرە لە بەردەممان هەم بربەست لەلایەن خەڵکەوە تێگەیشتنێکی دروست بە تایبەتی دایکان و باوکان تێبگەن کە لە مەودا منداڵەکانیان بنێرنە زانکۆ پۆلیتەکنیکی و خوێندنی پیشەی و تەکنیکی لەبەرەوەی پاشان فرسەتی کاریان زیاتر دەبێت چونکە بەڕاستی ئێستا گەورەترین کێشەیە کە دەرچووی زۆرمانەیە و هەلی کار ئێستا دەرچووی پەیمانگا هەڵی کاری باشتر بەدەست دەکەوێت لە دەرچووی کۆلیش بۆ لەبەرەوەی خوێندن لەو زانکۆیانە تۆزێک پراکتیکیە فێرە ئیشێک دەبێت ئەو ئیخساسانە لە بازار پێویستن هەروها لە لایەکی تریشەوە کاتێک کە تۆ دەرچووی پەیمانگای 2 ساڵ خوێندەوە ئامادەی هەمووی شێک بکەی بەڵام کە دەبێت دەرچووی کۆلیش ئۆفیس و مێز و کورسی دەوێت ئامادەنی هەمووی شێک بکەی باشە ئەمە وەکو بربەستی ئەکرێ بڵم بربەستە کۆمەڵایەتەکە کە خێزانەکان دایکان و باوکان دایباب پێویستە باشتر تێبگەن لەوەی کە فرسەتێکی باشیان هەیە مناڵ و با بڵین ڕۆڵەکانیان لەوێ بربەستی دیکە چی هەیە بربەستی دیکە بەڕاستی وەکو باسمان کەلتوری خوێندنی پیشەی لە کوردستان کەلتورێکی تازە دروست بووە ئێمە لە ڕووی تەکنەلۆژیەوە کوردستان پێویستیمان بە مختبەراتی زۆر هەیە پێویستیمان بە گرنگیدانی زیاتر هەیە لە لایشترەوە بربەستێکی سەرەکی کە ئێستا من لە لێژنەیەکم دانانی استراتیژیەتی خوێندنی پیشەیی و تەکنیکی لە بینی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە لەبەرەوەی ئێمە خوێندنی پیشەیی و تەکنیکی دابش بووە بەسەر 3 وەزارەت وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی کار هەر یەک لەوانە پەیمانگای تایبەت بەخۆی هەیە زۆر جارانیش ئاگامان لێک نییە هەرێک بە ئاراستەیەک ئیش دەکەین ئێستا لێژنەیەک پێک هاتووە لە بینی ئەو وەزارەتانە کە ئێمە استراتیژیەک دابنین هەر 3 وەزارەت بێنە سەرخەت بۆ ئەوەی خوێندنی پیشەی و تەکنیکی لە کوردستان گەشەی پێ بدرێ و ئێمە درافتی یەکەمی استراتیژیەتەکەمان داناوە ماوە کۆبنەوەی کۆتایی پێ بکەین و ئیعلانی بکەین بە خۆشحاڵیەوە لە ئەنجومەنی وەزیرانیش پژگیرێکی تەواو لەو پرۆژەیە دەکەن بەڕاستی ئەو وڵاتانەی کە پێش کەوتون لە بواری تەکنەلۆژیا و سناعەت ئەگەر سەیران بکەی هەمویان گرنگیان بە خوێندنی پیشەی و تەکنیکیدا ئینجا پێش کەوتون بۆ نمونە ئەڵمانیا یەکێکە لە وڵاتە زلهێزەکانی بواری سناعەت و تەکنەلۆژیا خوێندنی پیشەی و تەکنیکی لە وڵاتە زۆر گرنگی ئێمە چەندین پرۆگراممان هەیە وەکو زانکۆی پۆلیتەکنیک لەگەڵ نیەتی کۆپی پەیستی ئەو ئەزمونانەتانەیە نا ئێمە هەتا لە جێبەجێکردنی بۆڵەنا پرۆسس پرۆسێکی نوێ پاشان لەوێ پرسیارت هەبێ ئێمە دەڵێن بەرەو بۆڵۆنا پرۆسێسێکی کوردستانی نەک کۆپی پێستی ئەوروپی بیگونجێنن لەگەڵ زروفی کوردستان من دەمەوێت بەڕاستی ئەگەر مەزال هەبێ ئەو شتانەی کە لە هەندێک لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر هەندێکشتمان کردووە کە لەوەیە لە زۆر زانکۆ ئاساییە بێمەوە لات کا دکتۆرشە ئەگەر ئاسایی بێ کاک دکتۆرگیان من ئەو شتانەی کە کردوتانە ئیکەم بە پرسیاری دواترم بۆی دکتۆر مەهاباتیش لێمان نیگەران نەبێت دانیشتووە لە سلێمانی دکتۆر مەهابات سڵاوتان لێبێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم بەگشتی دیارە ئێوە وەکو سەرۆکی زانکۆکان زۆربەی کێشەکان دێتەوە لای ئێوە و ئێوە ئەکرێ بڵێم هێڵی پەیوەندی نێوان هەم
خوێندکاران و قوتابیان هەم ستافەکانتان هەم مامۆستایان و فەرمانبەرانن لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا ئێوە وەکو زانکۆکان چونکە جەنابەت ئێستام شەولێرەی ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان نوێنەرایەتی بەشێکی زۆر لە سەرۆکی زانکۆکانی دیکەی هاوڕێشت بکەیت پێشکەوتنەکان لای ئێوە چۆنن و لەکوێ ئیشەکان پەکیان کەوتووە وەکو پێویست ناچنە پێشەوە بە نسبەت ڕەوتی خوێندنی باڵا لە ناو زانکۆکەتانەوە و بەگشتی لە ناو زانکۆکان لە هەرێمی کوردستان. سڵاوتان لێبێ سڵاو لە هەردوو میوانی بەڕێز سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران لە ڕاستیدا زانکۆکانی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان یەک خەمیان هەیە بەشێک لە کێشەکان یان وەکو یەک وایە بەشێکی تریان بە پێی تایبەتمەندێتی زانکۆکان هەڵبەتە کێشەکانیشان ئەگۆڕێ شانسی ئێمە من وەکو خۆم وەکو سەرۆکی زانکۆی هەڵەبجە لە کاتێکە دەست بەکار بووم ئەو پەڕی قەیرانەکان دەستیان پێکرد بە تایبەتی قەیرانی کۆرۆنا و نەخۆشی کۆرۆنا کە سەرتاسەری جیهانی گرتەوە بێگومان زانکۆی هەڵەبجە و زانکۆکانی هەرێمی کوردستانیش دوور و نزیک بەرکەوتیان هەبوو لەگەڵ ئەم کێشەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئابوووریەوە لەسەر جەمبوارەکاندا بەرکەوتەی هەبوو یاخود دەتوانین بڵین کاردانەوەی ئەجگار زۆری هەبوو لەسەر زانکۆکان ئەوەی کە ئێمە هەمانە ئەو زانکۆیانی ئێمە وەک خۆمان کاتێک کە باسەکەین کێشەکانمان لە ڕاستیە کێشەکان جۆرا و جۆرن کێشەکان هەیەە کێشەی هەنووکەیە یاخود ئەو کاتە لە کاتی خۆیدا ئەبێ چارەسەر بکرێ هەیە لەوانەیە ئەگەر مدتێکی دوورتر چارەسەر بکرێ کێشەی نەبێ هەیە لەوانەیە درێژخایەنتر بێ بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئەو کێشانەی کە هەیە لە زانکۆکاندا ئێمە ئەتوانم بڵێم کێشەکانی ئێمە خەممان خەمی خوێندکارە ئەو خەمی کە ئێمە هەمانە ئەمانەیە خوێندکارێکی تەندروست خوێندکارێک پەروەردە بکەین کە کۆمەلگایە سوودی لێوەرگرێ ببێتە تاکێکی تەندروست لە کۆمەلگاشە لە کۆمەلگادا ئەمەش بەچی ئەگرێ بە هەماهەنگی ئەکرێت لە نێوان لە ناو زانکۆکە خودی زانکۆکە خۆیدا و دوجار لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵاش لەگەڵ سەرجەم وەزارەتەکانی تردا ئەومان لەبیر نەچێت ڕاستە وەزارەتی خوێندنی باڵا تایبەتمەندە بە کێشەی زانکۆکان بەڵام دوجار بەشێکی زۆر لە کێشەکانی ئێمە پەیوەستە بە وەزارەتەکانی ترەوە وەک وەزارەتی دارایی وەک وەزارەتی پلاندانان وەک وەزارەتەکانی شارەوانی سەرجەم وەزارەتەکانی تر بە جۆرێک لە جۆرەکان ئەبێ هەماهەنگ بن لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بۆی بتوانین وەکو زنجیرەیەک لەیەک نەپچڕن هەر کاتێ ئەڵقەیەک لە مەڵقانە پچڕا لە زنجیرەکەدا بێگومان و کاتە بۆ شایی و کێشە دروست دەبێ بۆ هەم وەزارەتی خوێندنی باڵا هەم بۆ زانکۆکان هەریەک لە شوێنی خۆیدا هەڵبەتە ئەوەی کە ئێمە ئەو پلانانەی کە ئێمە دامان ناوە ئەتوانم بڵێم وەک زانکۆی هەڵەبجە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە تاکو ئێستا لە ساڵ 6 بۆ ساڵ 7 ئەو پلانی کە خۆمان هەمان بۆ ئەتوانم بڵێم جێبەجێمان کردووە سەرڕای ئەو هەموو قەیرانە سەرڕای ئەو هەموو کۆسپانی کە هاتووتە بەردەم زانکۆکان لەسەر جەمڕۆکانەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا بە هاوکاری وەزارەتی خوێندنی باڵا بە هاوکاری ئەو بەڕێزانی کە لە کابینەی نوێم یاخود ئەنجومەنی وەزیران کار دەکەن توانیمانە بەشێک لە کێشەکان چارەسەرکەین توانیمانە زاڵمین بەسەر بەشێک لە کێشەکاندا بە تایبەتی وەک ئەزانن وەک بەڕێز دکتۆر عەبدولفەتاح وتی ئێمە لەم 2 ساڵەدا خوێندنی ئاوێتەیەکێک بوو لەو داهێنانە تازانەی کە بۆ ئەم زانکۆیانە یاخود بۆ وەزارەتی خوێندنی باڵا کە ئێمە پەیڕۆمان کرد ئەمەش پێویستی بە هەم بە تاکەکان هەبوو یاخود بە کادری زۆر باش هەبوو لە بوارەکە هەمیش پێویستی بە ئێرادەیەکی باش هەبوو بۆی بتوانێت جێبەجێ بکرێ ئەو بوو سوپاس بۆ خوا توانیمان بەشێکی زۆری ئەو پرۆسەیە جێبەجێ بکەین لەو ڕۆوەکە خوێندکار نەبێتە قوربانی قەیرانێک کە بەدەست کەسمان نەبوو هاتەراوە دکتۆر مەهاباد ئەگەر بمبووری دیارە هەمیشە باس لەوە ئەکرێت کە بە تایبەت لە پرۆسەی بۆڵۆنیایە خوێندکاران قوتابیان سنتەرن و هەمووی لە خزمەتی ئەوان ئیشەکە بەڵام ئایا بۆ نمونە پەیڕەوکردنی جێبەجێکردنی خوێندنی ئۆنلاین یان ئەلکترۆنی یان ئاوێت هەر ناوێکی لێ ئەنین تەنها بۆ ئەوە بوو کۆمەڵێک خوێندکاری دیکە دەربچن و خوێندنیان دوانەکەوێت بەبێ ئەوەی سوود یەکی زانستی وەربگرن یان هەر بەڕاستی ئەوە داتاتان لایە کە خوێندکاران سوودیان وەرگرتووە و ئەکرێت لە داهاتووشە تەنانەت لە کاتی ئاساییشە هەندێک لەوانەکان ئاوێتە بن بەڵێ
بێگومان ئێمە تەنها مەبەستەکەمان تێپەڕاندنی ساڵەکان نییە، تەنها مەبەستمانەوە نییە خوێندکار بڕوانامە وەرگری و بڕوان نەخێر، مەبەستمانە لەگەڵ بڕوانامەکەیە پڕاوپڕ بێ لە زانیاری، پڕاوپڕ بێ لە معریفە، پڕاوپڕ بێ لەو زانستی کە لە ساڵەکانی خوێندنیا وەری ئەگرێ. لە پێواژەی بۆڵۆنیایە ئەوەی کە هەیە خوێندکار چقە، خوێندکار سنتەرە، وەکو پێشتر نییە کە تەنها تەڵقین دابات و وەکو هەر شتەکان بڵێتەوە، نەخێر خوێندکار خۆی ئەبێتە ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان ڕۆڵی گرنگی هەیە لەوەی چەندێک ئەتوانێت ئەم پرۆسەیە جێبەجێ بکات، چەندێک ئەتوانێت ئەسایمنتەکانی، چەندێک ئەتوانێت ئەو چالاکیانەی کە پێی ئەدرێت جێبەجێ بکە. ئەمە خاڵێکی ئەجگار گرنگە کە ئێمە وەکو زانکۆی هەڵەبجە ئێستا پێواژەی بۆڵۆنیا لەسەر جەمبەشەکانمان جێبەجێ ئەکرێت جگە لە کۆلێجی یاسامان، بەشی یاسامان لەسەر جەمبەشەکانمان پێواژەی بۆڵۆنیایە فیدباکمان وەرگرتوێتەوە کە خوێندکار ئێجگار ئەم پرۆسەی بەدڵە، ئێجگار ئەم جۆرە خوێندنەی بەدڵە، چونکە خۆی تێدا دەبینێتەوە، خۆی بەشێکە لە پرۆسەکە، خۆی بەشێکە لەو جۆرە خوێندنەی کە هەیە. ئەمە یەکێکە لەوانەی کە ئێمە وەکو زانکۆی هەڵەبجە بە شانازیەوە ئەڵێن کە پێواژەی بۆڵۆنیامان ناڵین لە 100% وەکو ئەو بەڕێزانە باسییان کرد جێبەجێ کردو، بەڵام وەکو برادێک گەڵێ جامانەیەکی کوردیمان کردو بە سەریا و توانیومانە تا ڕادەیەکی زۆر بیگونجێنین لەگەڵ سروشت و ژینگەی کوردستاندا و خوێندکاریش بە جۆرێک لە جۆرەکان لی ڕازیە تا ڕادەیەکی زۆر هەرچەندە نوقسانیمان هەیە کەم و کورتیمان هەیە، ئەمەش پێیوەستە بە کەمی ستاف لەگەڵ کەمی هۆڵەکانمان کێشەمان بۆ دروستەکە لە بۆڵۆنیایە، بەڵام لەگەڵەوەشە هەرچۆنێک بێت توانیومانە لەگەڵ یا دەست و پەنجەی لەگەڵا نەرمکەین بۆ ئەوەی کە ئێمەش لەو کاروانە زانستیە پێشکەوتنی کە لە دنیای ئێستای نەخشەی جیهانی ئەکادیمیا هەیە ئێمەش دوانەکەوین بتوانین لەگەڵ یا بڕۆین. هیوادارین لەگەڵ نەمانی کۆڕۆنا، لەگەڵ باشبوونی بارودۆخی داراییدا زانکۆکان دەستکراوەتر بن، زانکۆکان باشتر بتوانن دەست و پەنجیان لەگەڵ ئەم جۆرە بێت، بتوانن باشتر بڕۆنە پێشەوە بۆ ئەوەی چووکە یەک خاڵی زۆر گرنگە کاریادگار ئاماژەی فەرمین خوێندنی بۆڵۆنیا ئەوەی باشە خوێندکار لە هەر شوێنێک بێ ئەتوانێ خوێندنەکەی خۆی تەواو بکات. بەڵێ بێگومان ئەمەش ڕێگری خۆی هەیە بە تایبەت بابەتی ئینتەرنێتەوەوانە. زۆر سوپاسانەکەم دکتۆر، دێمەوە خزمەتتان حتمما. دکتۆر عەبدولفەتاح، یەکێک لەو ڕخنانەی لە ماوەی ڕابردوودا ڕاستەی وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی ئەکرا ئەوە بوو کە هەمیشە باگشتاندنی بۆ نەکەم نەڵێم هەمیشە لە زۆربەی کاتەکان دوای ڕووداوەکانەکەون بە تایبەت لە کێشەی خوێندکاران و قوتابیان، چونکە کێشەی خوێندکاران و قوتابیان بابەتی دەرماڵە، بابەتی خراپی دۆخی بەشە ناوخۆیەکان کە من لە نزیکەوە بەشە ناوخۆیەکانم بینیوە تایەتی ئێمە ناتوانین یەک شەویتیا بەسەر بەرین، بەڵام 5 تەلەبە و 6 و 7 و 10 خوێندکار و قوتابی تیا کۆکراوەتەوە، ئەمەیان بابەتێکی دیکە. ئەمە هەموو وای نەکردووە کە ئەو بەرنامەیەوە هەتانە لە وەزارەتی خوێندنی باڵا، ئەو بەرنامەی سەرۆکی زانکۆکان یاریدەدەرەکانیان هەنیانە، ئەو بەرنامەی بەشە زانستیەکان هەیەە، مامۆستاکان هەیەە لەگەڵ خوێندکار و قوتابیەکانیانە کێشەی بۆ دروست بێت و وەکو پێویست نەچێتە پێشەوە. لە کاتێکە ئەکرا بۆ نمونە کێشەی بەشە ناوخۆیەکانە تۆ لە زانکۆکانە هەرچەنەوەش قسەیەکی دیکەیە کە لە زانکۆ نابێت لە بۆڵۆنیا داوامتیا ڕابۆسێ، بەڵام 2 مانگ و 3 مانگ ئەوەستێت، ئەویان بابەتێکی دیکێ. ئەمە کاریگەری نەبووە لەسەرەوەی کە ڕەوتی خوێندن بە تایبەت لە زانکۆکانە کێشەی بۆ دروست بێ وەکو پێویست نەچێتە پێشەوە، چونکە زانکۆ هەیە لە مانگی کۆتایی مانگی 11 خوێندکارەکانی دەرچوون تەخەڕوجیان کردو. تەواو زۆربەی ئەوانەی باست کرد ئەوەی پێویستی بە بودجەیەکی دیاریکراوی هەیە ئەو بارودۆخەداری یەکەیە باشوا لێ دەکاتنی خۆی ئێمەش حەزمان لێیە بەشە ناوی خۆیەکانمان کوالیتی زۆر باش بێ، بوونی تحتی چاکمان هەبێتن و ئیستیعابی هەموو قوتابیان و خوێندکاران بکاتن و حەزمان لێ لە غرفەیەک لە زیاتی 4 قوتابی 2 قوتابی هەبێتن، بەڵام ئەوە بارودۆخەکەیە هەتا سەبارەت بە مخصصات ئەگە دەڵی خۆ ئێمە هەتا 2013 مخصصات هەبوو، بەڵام پاش ئەوەی داعش و پاش نەناردنی میزانیەی ئیستحقاقی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی حادی وەی کرد کە ئەوانە ئەو وەربەستانە دروست بن و نەتوانین پێش ئەحداسەکان بکەین و بەڵکوم پاش ئەحداسەکان، بەڵام بەناچاری بەدەمیەوە چوون وایە، بەڵام کە ڕوویدا بەڵام چی بۆەوەی نییە چاکردنەکەش و باشکردنەکەش لە تۆمەحی ئێمە نییە،
ئێمە لەوانەیە تعمیرات بکەین چاکسازی لە هەندێک بوار بکەین بەڵام ناتوانین ئێستا ئەگەر ئیمکانیت هەبێ و دارایی چاکمان هەوێ و بودجەی چاکمان لەبەردەستدا بێ بێگومان لە زیاتی ئەوەی تعمیر بکەینەوە بینایی باشتر و چاکتر و بینایە زیاد دەکەین نەک مەسەلەن زۆر جاران قسمێک پێویستی بە فراوانکردن هەیە لە جیاتی ئەوەی بینایەکی سەربەخۆی بۆ دروستکەم وەکو بەشێک دەچم چەند غرفەیەکی بۆ زیاد دەکەم بۆ ئەوەی بتوانم لەگەڵ بارودۆخەکە تحکم بە مەسەلەکان دەکات ئەگەرنا چۆن ئیش وەزارەتیە ئیش وەزارەت چییە لەوە نەبێتن کە بەشە ناوخۆی بۆ قوتابیان دروست بکاتن پێداویستی زانکۆیەکان سەرێشەی بۆ حکوومەتی سەرێشەی بۆ حکوومەت دروست کردووە لەوەی کە بۆ نمونە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ خۆی بێتە سەرخەت بۆی کێشەی بەشە ناوخۆی چارەسەر بکە لە کاتێک ئەرکیە و نییە خەڵکی دیکەی بۆ ئەم ئەرکە داناوە ئەمەیە قسەکەی من ئەوانی باست کرد ئەوانە لەبەرەوەی جەنەبەی مالی تێدایە لە بەردەستی ئێمەنیە بەڵام زۆر جارانیش لە پاش ئەحداس ئێمە کاریگەری زادەمان لەسەر بووە مثلا بۆ نمونە ئەو ساڵ کە کاتێک ئیعلانی نەتایجمان کرد بە پێی تاقەی ئیستیعابی بەشەکان کە دەیتانی بەو نەوعە باشترین کوالیتی پێشێش بکە کەتی پاشان لەبەرەوەی گلەی و گازان دەکرا لەبەرەوەی خەت خەڵک هاتە سەرجاد لەوەی پەرلەمان هاتە سەرخەت لەبەرەوەی حتا جەنابی سەرۆکی حکوومەتیش کە زانی خەڵکە گلەی هەیە و فعلەن هەندێک نمرە هەیە کە پێویستە لە تو بۆرجیرەوە نەگیرابوونەوە بوو وای کرد ئەوە لەسەر پێشنازی جەنابیان و دوایەوەی جەنابی وەزیر لەگەڵ سەرۆک زانکۆکان دانیشتین بەخوای ڕزامە لێکردنیێتەوە بگەڕێنەوە بۆ پلانی پار بۆی بتوانین ئیستیعابی بابەتی دەرماڵە تەواو کۆتایی هات چیتر خوێندکاران و قوتابیان لەسەر شەقامەکان نبینینەوە مەسەلەی دەرماڵە مەبلەغێک تەخسیس کرایە لە بۆ وەکو دەرماڵە نا بەڵکم وەکو منحا بۆ ئەو قوتابیانەی کە کەم دەرامەترن لیژنەیەک پێک دەهێنرێتن لەوانەیە ئەو هەفتەیە ئەگە پێڕابگەن یان هەفتەی دادێ و لیژنەیە دادەنێشە پێوەرەکانی بەخشینی ئەو منحەیە بە قوتابیان هەم کەمیەکەی هەم بە چ تائیفەیەک و بە چ فئەیەک لە قوتابی خۆیان هاوکاری دارایی و مادی بەسەر ئەو خوێندکار و قوتابیانە دابەشەکرێت کە پێویستیان پێێتی بەڵام دەرماڵی جێگیر نییە جێگیر هەتا ئێستا لەوانەیە لە بارودۆخێکی دارایی باشتر ئەوش بێتن بەڵام لەو قۆناغا ئەوەندەی دەکرێت ئەوەیە کە بتوانین تەنها یارمەتی ئەو قوتابیانەی کە خانەوەدان کەم دەرامەتن بتوانین ئەوان هاریکاریان باش سوپاسانەکەم هەر بژیت کاک دکتۆر عەبدولفەتاح دکتۆر کاوە جەنابتان وەکو کەسێکی زانستی بەدەر لەوەی کە بەرپرسیارەتی شتانەیە چەند گرنگە زانکۆکان یەک وەکو جەنابی وەزیری خوێندنی باڵا ئاماژەی پێکرد ناوەندێک نەبن بەس تەنها بۆ بەخشینی بڕوانامە دوو کەشێکی وا بۆ مامۆستایان دروست بکەن کە لە ڕووی زانستیەوە خۆیان پێش بخەن نەک کێشەیان بۆ دروست بکەن کاتێ مامۆستایەک ئەیەوێت پلەی بەرز بکرێتەوە توێژینەوەی لە گۆڤاری زۆر چاک هەیە خزمەتی هەیە بەشداری چالاکی هەیە لە ناو زانکۆ بەڵام پێویستی بە 16 مانگە بۆی ببێت لە مامۆستا یاری دەدەرەوە ببێت بە مامۆستا بە کورتی و کوردی هەندێک جار لە هەندێک زانکۆ دڵنیامیەوە شاگەدارن میزاجی ئەو کەسە حکومەکات ئەمە کێشە و بربەستە لە بەردەم پێشکەوتنی ڕەوتی خوێندنی باڵا حەزەکەم زۆر ڕاشکاوبی لەگەڵمە شتێکم بەبیراتەوە کە باسی مەسەلەی تەرقیە و بەرزبوونەوەی پلەی زانستیت کرد ئەوڕۆ لە لای کاک دکتۆر تەنها یەک نمونە بوو داواکاریەکەم پێشکەش کرد من سەرۆکی زانکۆم بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی خۆم 8 مانگە تەقدیم کردووە هەموو توێژینەوەکانشم لە گۆڤاری نێودەوڵەتی بڵاو خۆت لەناو معاناتەکەی ئێستا لە بۆیان نەکردی من ناعیلاج بووم داوا بکەم نەقلکەم بۆ زانکۆیشتر جا ڕاستی یەک دوو مامۆستای خۆمان لە زانکۆی خۆمان پێیان گوتیان تۆ سەرۆکی زانکۆی 8 مانگە بۆیان نەکردی ئەی مامۆستایەکی قوربەسەر لابەلا دەبێتی لێ بکەن بەڕاستی هەندێک ڕۆتین هەیە هەندێک تعلیمات هەیە کە بربەستن لەبەر لەم پێشبەچوونی لایەنی زانستی زانکۆکان بۆ نمونە ڕێنمایەکانی بەرزکردنەوەی پلەی زانستی لە هیچ دنیاە ڕێنمایەکانی بەرزبوونەوەی پلەی زانستی ئەوە نەمایە دەبێت 6 ساڵ ڕاوەستی و 6 توێژینەوە ئەوە بێ و نازانم چی هەمووی بۆ بەخاڵ
تۆ چەند ساڵاکی تێ لە چەند کۆنفرانس بەشداری هەمووی خاڵ بۆ حساب دەبێت خاڵەکانت تەواو بوو پلەی زانستیت بەرز دەبێتەوە دەکرێت تۆ لە زیاتی 6 ساڵ چاوەڕێەکەی بە ساڵێک چالاک بی ئەو چاڵاکیانە هەموو بکەوی پلەکەت بەرز بێتەوە بۆ 6 ساڵ ڕاوستی ئیتر ڕێنمایی بەڕاستی بربەستە لەوەی کە مامۆستا خۆی پێش بکات لەوەی توێژینەوە بکات دکتۆر عەبدولفەتاح قانونیە هەندێک شتەیە لە دەستی ڕێن ڕێنمایی بێ ئێمە لە ئەنجومەنی وەزارەت دەتوانین بیگۆڕین بەڵام هەندێک شت لە قانونی تعلیم عالی هەیە ناتوانین بیگۆڕین ئەوە بەڕاستی من بیرۆکەی ئەوەی نەک تەنها مامۆستا قوتابیانیش بواری ئەویان نییە کە لە ڕووی زانستیەوە خۆیان پێش بێخن من لێرە خاڵێکم نووسی بوو لە گوتم لە کۆتایی باسیەوە دەکەم چ بکرێ باشە باش یعنی ئێمە هەموو زانکۆکان وەزارەتی خوێندنی باڵا پێویستیمان بە سەنتەرێکی ئیبداع هەیە سەنتەری داهێنانی گەنجان و لاوە بۆ قوتابیان نەک تەنها مامۆستایان کاکە ئەو کەسانەی سەرکەوتون لە دنیاە کە بیرۆکەی نوێ و گەورەیان هەبووە هەمویان لە گەنجیدا و بیرۆکانیان هێناوە ئێمە لەوانەیە گەنجی وامان هەبێ لە ناو قوتابیانی خۆمان کە بیرۆکەی زۆر نوێ و باشیان هەبێ بەڵام کەس نییە پشتیان بگرێت سەنتەرێک شوێنێک نییە بێ کە بڵێ شەر نییە گەنج پیریش ئەو باسی مامۆستای کرد من باسی قوتابیش دەکەم نەک تەنها مامۆستا لەبەرەوە بەڕاستی ئێمە لە پرۆسەی چاکسازیدا پێویستمان بە گۆڕینی یاسای خوێندنی باڵاشەیە پێویستیمان بە دەرکردنی چەند ڕێنمایی و پەیڕەوێک هەیە لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی ڕێگە خۆش بکە بۆ پەرپێدانی زانستی و ئازادی و سربەخۆی زانکۆکان و هەروها ئازادی و سربەخۆی مامۆستایان و قوتابیانیش باشە لە شوێنێک قسەکانم پێبڕی جاری پێشوو باسی و شتانت کرد کەوتت لە زانکۆ پۆلیتەکنیکەکان بەکرێ ئەنجام بدرێن ئێمە خۆشە بە کورتی تەجروبەی خۆمان ئەگەر هەندێک شت ئاماژە پێ بدەم لەوەیە لە زانکۆکانی تریش پۆلیتەکنیکانی تریش کرابێ مثلەن باسی گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندنمان کرد بەرەو بۆڵناوە دکتۆرە مەهاباد باسی کردوا دووبارەی نەکەمەوە باش ئێمە چەند بەشێکی نوێمان کردوتەوە کە بەڕاستی زۆربەی کات کە بەشەکان لە زانکۆکان دەکرێتەوە کۆپی پێستە باش وەرمونە یاسا لەو زانکۆ هەیە لەوێش دەکرێتەوە بەشی ئینگلیزی بەشی عەرەبی بەشی کوردی دووبارەیە لە ناو یەک شارە سێ چوار بەشی دووبارە هەیە ئەوە بەڕاستی شتێکی باش نییە ئێمە هەستای بەڕاستی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر یەک هەوڵمانداوە ئەو بەشانەی کە دەکەینەوە دووبارە نەبێت دوو پاشان بەشێکی نوێ بێ و کاری بەدەستکەوێت لەوانە مەسەلەن نوێترین بەشمان بەڵگەکانی تاوان ئەدلەی جینایی ئەوەی کە پێ دەگوترێ بەڕاستی کە شتێکی نوێ لە کوردستان تازە کردوتمانەوە زۆر سپاسی جەنابی وەزیری خوێندنی باڵا و وەزیری ناوخۆ دەکەم کە هاتنە سەرخەت و هەردووچیان ئامادە بوون لەکردنەوەی ئەو بەشە لە تەوقیعکردنی ئیتیفاقیەک بۆکردنەوەی بەشی بەڵگەکانی تاوان کە زۆر گرنگە بۆ سلکی ئاسایش و وەزارەتی ناوخۆ پۆلیس بۆ ئاشکراکردنی مەسەلەی تاوانەوەوانە ئێستا لە زانکۆی پۆلیتەکنیک ئێمە کردمانەوە هەروەها بەشێکمان کردەوە بە ناوی ئاسایشی خۆراک کە ئەوەشدا لە کوردستاندا نییە ئاسایش خۆراک ئەو خۆراکانی کە هاوردە دەکرێن ئەو خۆراکانی کە بەرهەم دێن ئایا چەند لە ڕووی کوالیتیەوە باشن ئایا ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان پارێزراوە پێویستیمان بەچیە ئەوە لەو بەشە دەکرێەوە بکە بەشی دروستکردنی پەلی دەستکرد بۆ کەمەندامان کە لە هەموو عێراق تاکە بەشە بۆ هەموو عێراقا لەگەڵ سەلیب ئەحمەر کردمانەوە ئەوە ساڵی سێمە ئێستا تەڵەبە وەردەگرێ بەشی چاکردنەوەی ئۆتۆمبیل کە ئەوە پیشەیەکە لەوانەیە ئەوانەی ئێستا لە سناعایش دەکەن جەختان لەسەر بازاری کارە چی پێویستە ئەو خەڵکە کادرانی بۆ پەروەردە ئەوە کاری زانکۆ پۆلیتەکنیکیەکان و زانکۆیەکانی ئەپلای ساینس و زانکۆ تەکنۆلۆژیەکانە بەڵێ زۆر سوپاس دەکەم دکتۆر ئەچمەوە خزمەتی دکتۆر مەهاباد دکتۆر مەهاباد دیارە خۆشت ئاماژەیەکت پێ کرد پێم خۆشە لێرە لەم منبەرەوە جارێکی دیکە ئەم خەمە ورتر بۆمان ڕوون بکەیتەوە بابەتێک یەکێک لەو بابەتانی کە زانکۆی هەڵەبجە بەدەستیەوە دەناڵێنێت بابەتی ستافە یعنی من زانیاریم هەیە بەشتان هەیە بۆ نمونە لە زانکۆکە پارساڵ نۆزائیری هەبووە بەشتان هەیە یەک مامۆستای میلاکی هەیە پێم خۆشە بزانم ئەمە بۆ ئێوە چ کێشە و سەرئێشەیەکی دروست کردووە و چەند ڕێگرە لەوەی کە پلانەکانتان وەکو خۆی کە لە سەرەتای ساڵە دایئەنێن بە درێژایی ساڵەکە جێبەجێ بکەن لێرەوە پێم خۆشە وەکو سەرۆکی زانکۆی هەڵەبجە باسی ئەم خەمەتان بکەی و ئەگەر داواکاریەکیشتان هەیە لەو بارەیەوە پێم خۆشە بەڕوونی بگات
لە ڕاستیدا من هەموو جارێ ئەوم دووبارە کردوێتەوە ئەوە نەشم و تۆ جاری وایە خۆم حەز ناکەم دووبارێکەمەوە ئەویش نەبوونی ستافە لە زانکۆی هەڵەبجە بۆچی ستافمان نییە ئەمە لەبەر ئەوەی ناڵم زانکۆکەمان تازەیە لەبەر ئەوەی هاندانێکی وەها نییە بۆ مامۆستاکە لە زانکۆیەکی ترەوە خۆی نەقڵکا بۆ زانکۆی هەڵەبجە و بێت لە هەڵەبجە دابنیشێت و لەوێ نیشتەجێ بەداخەوە لێرەوە ئەڵێم بەشێک لەوانەشی کە لە دانیشتووی شاری هەڵەبجەن هەنێکیان داوای گواستنەوە ئەکەن بۆ سلەیمانی بۆ شوێنەکانی تر لەبەر ئەوەی پارێزگای هەڵەبجە ژینگەیەکی وەهای نییە کە بە جۆرێک خزمەت نەکراوەکە خەڵک پێوەی بنووسێ یاخود چۆن بڵێ لەوێ نیشتەجێ بێ و لەوێ دانیشێ هاندانەکان بە جۆرێک لە جێی تەمۆحی مامۆستایانین لە جێی تەمۆحی هەنێجار خوێندکاریشانین خوێندکارمان هەیە من نمونەم هەیە دانیشتووی خەڵکی هەڵەبجەیە ئەوێ خۆی نەقڵکاتەوە بۆ سلێمانی کاکە بۆچی تۆ بۆ سلێمانی وەڵی سلێمانی خۆشترە خۆ ئەم زانستەی کە لێرە هەیە و لەوێ هەیە ئەگەر باشتر نەبێ خراپتر نییە لەوێ بە جۆرێک لە جۆرەکان نتوانم بڵم پێیوەستە بۆ ژینگەی کە لە پارێزگای هەڵەبجەیە هەیە خاڵی دووەمەوەیە کە هاندانێکی وان نییە بۆ مامۆستا کە مامۆستا بێت لە هەڵەبجەیە نیشتەجێ بێ خانووی نییە شوقە نییە ئەرزێکی وەرناگرێ هاتووچۆنێت بەنسبەت خوێندکارانیشەوە دکتۆر ئەوتێت خوێندکار هەیە لە بەشێک وەرئەگیرێت لە ساڵی دووهەمە بۆ نمونە خۆی ئەگوازێتەوە بۆ زانکۆی سلێمانی هەرچەنە لە زانکۆی هەڵەبجە قۆناغی دوو بێ لەوێ لەیەکەوە دەست پێەکە بەڵێ ئەچێتە بەمەرجێ حەزەکەم ئەوە بزانن یعنی زانکۆی هەڵەبجە زۆر لە خزمەتی خوێندکارانین بە هەموو جۆرێک یعنی لە ڕووی زانستیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەمیشە وەکو ناڵم زانکۆکانی تروانین بەڵام ئێمە زۆر هەمومان لە خەمی خوێندکارانین بەڵام بە دیوێکی تردا هەنێشت هەیە لە دەسەڵات و لە توانە و لە تاقی ئێمەیانە لێرەوە داواکارین کە حکوومەتی هەرێمی کوردستان تایبەتمەندی بدات بە پارێزگای هەڵەبجە هەم لەبەر پارێزگابوونی وەکو هەڵەبجە وەکو خۆی هەمووەکەوەی کە شوێنێکی چەپەکە جیاوازە لە زانکۆکانی تر و لە شوێنەکانی تر کە جۆرەها ڕێکخراویتیایە جۆرەها وەفدیە تەنانەت وەفدەکانیان بۆ شوێنەکانی تر ئێمە ئەبێ خۆمان تەلەفۆنکەین جاری وایە بۆی ئەگەر بتوانن سەردانێکی هەڵەبجە بکەن یا سەردانێکی زانکۆ بکەن و بتوان خەمەکانی خۆمانیان لا باسکەین کاتە ئەمە کێشەی تایبەتمەندی شاری هەڵەبجەیە پێویستی بە هاندانی زیاترە پێویستی بەوەی ژینگەیەکی لەبار بۆ خوێندکارەکان بۆ مامۆستاکان بگونجێنرێت لە ناو پارێزگای هەڵەبجە بۆی خەڵک وای لێبێت لە شوێنی تریشەوە تمۆحیەوەی هەبێت بێت لە هەڵەبجەیە بخوێنێ یاخود لە زانکۆی هەڵەبجەیە بخوێنێ ئەمە کێشەکانی ئێمە نەبوونی بینا دیسانەوە ئێمەش کێشەمان هەیە لەوەی بیناکانمان پرۆژەمان هەیە لە ساڵ 67 تەواو بۆ 2 ساڵە ئێمە ئەڵێن تکایە وەرن با ئەو بینایانە تەواو بکرێ بۆ ئەوەی لەوە زیاتر دانەڕوخێن چونکە چەندێک بمێنێتەوە هێندە کولفەی زیاترە بێت لەسەر حکوومەت و دواتر چاکردنەوەی قورسترە بێت لەسەر ئەوەی کە هەیە بەدەم داواکاریەکانتانەوە نهاتوون دکتۆر بەڵێ کێشەمان هەیە بەشێکی هاتوون بە خۆشحاڵیەوە ئەڵم بە تایبەتی لە ئێستا جەنابی کاکپاڕۆ بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆر لە پێداویستیەکانی بەشە ناوخۆیەکانی بۆ پڕکردوینەتەوە بەڵام ئەمە بەس نییە بۆ ئێمە چونکە ئێمە بینامان ئەوێ ئێمە ستافمانەوێ ئەمەش لە توانا و تاقەی ئەنجومەنی وەزیراندایە کە ئەنجومەنی وەزیران بەسەرجەم وەزارەتەکانەوە ئەبێ بەتەنگ ئەم خەمەی زانکۆی هەڵەبجەوە بێن بەتەنگ ئەم خەمەی هەڵەبجەوە بێن ئەگەر بەنسبەت کۆلێژی پزیشکیشەوە نزیکەی 4 ساڵە ینی کۆلێژی پزیشکی لە زانکۆی هەڵەبجە نزیکەی هەڵەنە 4 ساڵە زیاتریشە هەر باسەکرێ بەڵام هەموو ساڵێ بەتەماین کە ئیعلانی بۆ بکرێ کە خوێندکار وەرەگرێ قوتابی وەرەگرێ بەڵام هەموو ساڵێک دیارە وەڵامەکە نەخێرە و ئەیخەنە ساڵێکی تر ئەمەشیان هەر کێشەکە ینی مادیە کێشەکە نەبوونی ستافە چییە بابەتەکە کێشەکە مادیە کێشەکە پێوەستە بەوەی کە بیناکەمان بڵێ تەواو نەبوو هێشتا ئەوەش کێشەیەکێکە لەو کێشانەی کە هەمانە بۆ کۆلێژی پزیشکی کێشەیەکی تر خۆتان نەزانن کۆلێژی پزیشکی مامەڵە لەگەڵ مردن و ژیاندا ئەکا ئەبێت ئێمە ئەو پێداویستیانی کە گرنگن بۆ کۆلێژی پزیشکی لە سەتا هیچ نەبێ 80 بۆ 90 فراهەم بکرێ بۆەوەی ئێمە لە نیوەی ڕێگایە پەشیمان نەبینەوە لەو کارێکە کردومانە ئەگینە وەزارەتی خوێندنی باڵا ئێمە وەکو
زانکۆی هەڵەبجە وەکو پارێزگار وەکو سەرجەمدام و دەستگاکانی ناو هەڵەبجە ئەمە خەمێکیانە و ئومێدێکیان بەوەیە کە کۆلێجی پزیشکی هەبێت وەک پارێزگایەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان چۆن لە دوهۆک هەیە چۆن لە هەولێر هەیە چۆن لە سلێمانی هەیە لە پارێزگای هەڵەبجەژەم کۆلێجە هەبێت بۆ ئەوەی کە بتوانرێت چیتر خەڵکەکانمان یاخود ئەوانەی کە ئەو فشارە زۆرەی لەسەر زانکۆکانی ترە بۆ کۆلێژی پزیشکی هیچ نەبێ ئێمەش وەکو زانکۆی هەڵەبجە بەشێک لەو خەمە هەڵگرین و بەشێک لەو فشارانەکەم بکەینەوە هیوادارم لە ساڵی ئایندەیە دیسانەوە ئەمەش نەبێتەوە بەوەی کە جارەکانی تر وتومانە بتوانین بەشێکی زۆری ئەو پێداویستیانەی کە بۆ کۆلێژی پزیشکی گرنگن و پێویستن دابین بکرێت بۆی بتوانین کۆلێژی پزیشکی بکەینەوە لە زانکۆی هەڵەبجە چونکە کۆلێژی پزیشکی کۆلێژێکی ئاسایی نییە پێداویستی زۆرە مختبەراتی هەیە دەستی چۆنەڵی پزیشکمانەوێت لامان کاتە مامۆستای پسپۆرمانەوێت هەرچەنە ئێستا بە خۆشحاڵی و 4 مامۆستامان یاخود 4 کەسمان بۆ خراوەتە سەر میلاکی زانکۆی هەڵەبجە بەڵام بە 4 مامۆستا ئیشەکانمان تەواو نابێ پێویستمان بە زیاتر هەیە هیوادارم لە داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی لەم بوارەیە هاوکارمان بێت. سپاس دەکەم دکتۆر بێگومان جارێکی دیکەش دێمەوە خزمەتان دیارە کاتم وردە کەمتر لە 15 خولەکم ماوە ڕەنگە خێراتر بەرنامەکە تۆزێ ڕیتمی بەرنامەکە خێراتر بکەین دکتۆر پێم خۆشە بە کورتی قسەیەک کۆمنتێکت لەسەر قسەکانی دکتۆر مەهابات هەبێ دیارە ئەو زانکۆیانەی زانکۆی سلێمانی تا ڕادەیەک لەسەر پێی خۆیەتی زانکۆی سەلاحەدین لەسەر پێی خۆیەتی زانکۆی دۆک لەسەر پێی خۆیەتی بەڵام هەندێک زانکۆ هەن لە بابەتی زانکۆی چەرمۆ زانکۆی هەڵەبجەیە ڕەنگە لە زاخۆ بێت لە سۆران بێت لە گەرمیان بێت لە ڕانیە بێت لە کۆیش تا ڕادەیەک لەسەر پێی خۆیەتی شکر بۆخوا ئێوە مامەڵەیەکی هاوشێوەی زانکۆ گەور و زانکۆ دایکەکانیان لەگەڵاکەن یان تایبەتمەندی خۆیان هەیە نەخێت تایبەتمەندی خۆیان هەیە هەتا لە بۆ سەرفکردنی داهاتیش ئێمە ساڵی پار و پێرار و پێشتریش زانکۆ بچووکەکان زانکۆ ئەوانی نوێیەکان بۆیان هەبوو 180 داهات سرف بکەن لە داهاتەکانی خۆیان زانکۆ گەورەکان 170 بوویان 100 فەرق بوو 170 بە 6 بوویان 180 بە 7 بوو ئەوەکەم بێزگەلەوەش ئێمە تەجروبەی زانکۆ نوێیەکان ینی تەجروبەیە لێ تەجروبەیەکی تر جیاوازە لەوانەیە لە شارێک لەگە شارێکی بێگومان ئەمن لەگەڵ خوشی بەڕێزم دکتۆرە مەهابات و هەروەها لەگە دکتۆر ڕەزاش ڕۆژێک دانیشتین بۆ چارەسێکردنی کێشەی ستاف لە بۆ زانکۆی هەڵەبجە گوتم ئیتفاقێک بکەن وەرن ئەو مامۆستا نوێیانەی کە تازە لەقەب وەردەگرن تازە بڕوانامەیان هێنایە ینی بۆ مەرجەم بڕوانامە لەقەبی بدێتن بۆ مەرجەی کە بچیتن بۆ ماوەی بەلای کەم 5 ساڵ لە زانکۆی هەڵەبجە دەرز بڵێتەوە ینی ئەوش فکرەیەکی باش بوو بەڵام نازانم چەند تەطبیقیان کردیە چەند توانیویان بڕیارە ئێمە وەختی زانکۆکان هەوڵەدەن لەگەڵ وڵاتانی دیکە بەبێ ناوهێنان ئۆیویان هەبێت مزەکەی تەفاهم یاداش لێک تێگەشتیان هەبێ بەڵام هەندێک جار زۆر سەیرە کە زانکۆکان من ئاگادارم لە نێوان خۆیانە نێوانیان باش پێویست هاریکاری یەکتری بکەن واریکاری یەکتریشان کردیە بۆ نمونە کاتێک کە زانکۆی سۆران دروست بوو لە زانکۆی سەلاحەدین تقریبا ماوەی 2-3 ساڵ لەقەب نەدەدرا بە موعیدەکان بە مۆزەفانەی کە تازە ماستەریان وەرگرتیە تاوەکو نەچنە دەبایە خۆیان نەقلکەن میلاکی خۆیان نەقلکەن بۆ سۆران لەوێندە لەقەبەکە بەرگرن و ئەو کاتێ نەقلی سۆران بایە لەقەبەکان لەوێت داوی ستافێکی چاچیان بۆ دروست کرد و فعلەن زانکۆی سۆران سەبارەت بە ستافەوە کێشەی تاڕادەیەک زۆر کەم بوو بە پێڕەوکردنی ئەو هەماهەنگەی نێوان زانکۆی سەلاحەدین و زانکۆی سۆران دەکرێت پێویستە هەماهەنگی هەبێتن لە نێوان زانکۆکان بۆ چارەسەکردنی کێشەی یەکتری سەبارەت بە وەزارەتی خوێنی باڵا و چی بکەین باشە و چی بەرنامەمان چیە لە بۆ چاکسازی حەزم دەکرد هەندێک شێشە باس کرا هەندێک بربەست باسکە باسی لە بربەستی یاسایی کرا بەست بێزگە لە یاسای ئەمە ڕێنماییشمان هەیە لەوانەیە بربەست بێ لە بۆ دەستی بەستون ئەمە پێش بەنامەکە باسی کێشەی ئیمتیحاناتمان کرد و سەحدانی لەلایەن مامۆستایەک هەندێک تەجروبەی زۆر جوانەیە دەکرێت ئێمە تعلیماتی ئیمتیحانی بگۆڕین بە شێوەیە کە تەنها مامۆستا کۆنتڕۆلی دەفتەر نەکات بەڵکوم پێویستە خەڵکی تر لەگەڵی بن لە بۆ سەحدانی تا زیاتر
زیاتر مۆزوعی بێتن یعنی تاخەتر لە خوێندکار و قوتابیش شابی نەکرێتن بە باش و بە خراپ زاری وایە بە باش مامۆستا بۆی دەکاتن هەندێک مامۆستانا ینی زۆربەی مامۆستایان ئێمە سیقەمان پێ ئەوە لە ناو خوێندکارانە باوە لە دەستی قورس گرتووە دەرسی سوو ناکرێ هیچیان بێ ئەوەشەیە تەجروبەی جوانمان هەیە دەتوانین ئیسفادە لەو تەجروبانە بکەین بێجگە لەوەش ئێمە لە بەرنامەمان هەیە تەمان کە تعدیلی هەردوو یاسای خوێنی باڵا و ئەو ڕێنمایانەی کە کوانن کە لەگەڵ بەرنامە نوێیەکانی ئێمە ناگونجێ ئێستا پێداگۆجی ئێمە پێداگۆجیمانەیە ئێمە بەرنامەی بۆڵۆنیایمانەیە ئەسڵ بۆ بۆڵێنیات و پێویستە حتا تعلیماتی امتحانیش بگۆڕی بۆ ناگۆڕێت کاگتۆر کەی ئەگۆڕێت سێمە زانکۆمانەیە دەرچووی هەیە کە لە پرۆسی بۆڵۆنیا بووە و هەشت سمستری خۆی تەواو کردو ێستا تەخەرروجی کردو کەی ئەیگۆڕن دکتۆرە باسی ئەوەی دەکرد گوتی ئێمە کوردان دیتمان بۆڵۆنیا باش لە هەموو شتێک نابێ بکوردێنرێ بەڵام ناکرێت بی کوردێنی لە پێوەرە زانستیەکە و لە ستانداردە ژیانەکە بێنیتە خوارەوە جابۆیە پێویستە هەندێک شتی وەکو خۆی جێبەجێ بکرێتن بۆ ئەوەی ئامانجی خۆی پێداگۆجی بۆ چییە بۆڵۆنیا بۆچی هەر بۆ ئەوەیە کە ئێمە قوتابی بکەینە چەقی خوێندن و چەقی معریفە بۆی فێرە مهاراتی بکەین کاکە دنیا ئێستا گۆڕایە ئێستا دنیای تەکنۆلۆژیەیە عالەمی ئێستا جیهانی ئێستا جیهانی پێش 20 ساڵ و 30 ساڵ نییە کاریگەری حتا لە ئسلوبی حیاتی ئەمەی کردە کاریگەری لە بازاری کاری کردە بازاری کاری ئێستا بۆ ئەوی فرسەتی کار بداتە دەرچوویەکی من پێویستە لەو دەرچووی من هەندێک مهاراتە بێ هەندێک لێهاتوویی هەبێ ئاستی معریفی و زانستی بە شێوەیەک بێتن کە بتانی خۆی بگونجێنی لەگەر ئەو گۆڕانکاریە گەورانە دکتۆر کۆمەڵێک بڵێ جا پێویستی ئێمە بەرنامەکانمان بگۆڕین پێویستە سیستەمان بگۆڕین ئێستا ئێمەسا هەموو بەشێکی زانستی مطالبە کۆنفرانسی زانستی خۆی ئەنجامدا بۆی پرۆگرامەکانی خوێندن ئەبدێت بکاتەوە بیگونجێنی لەگەر بازاری کات و سیستەمێکی موحەدی خوێندن پەیڕۆ بکەن وەکو مەسەلەن بۆڵۆنیا پرۆسس کە ئێمە داوا دەکەین کە لە هەموو زانکۆیەکان و لە هەموو بەشە زانستیەکان پەیڕۆ بکرێت بڵێ پرسیارێکەیە پرسیاری خەڵکە و چاوەڕێی وەڵامن لەم ساڵدا لە 2022 ماستەر و دکتۆرا دەکرێتەوە زۆرم پرسیارەکرێ بۆ پلانی وەزارەت بۆ 21-22 زۆر زەحمەتە ئەگەر مستحیل نەبێتن بەڵام 23 بێگومان کاری لەسەر دەکەین و کاری دیشی لەسەر دەکەین زۆر لەسەر بکەن چونکە ساڵانە ڕێژەیەکی زۆری کەسانی ئەکادیمیمان ڕوو لە وڵاتەکانەکەن جگەلەوەی نازانرێت هەندێکیان نەک هەمویان ئاستە زانستیەکە تا چەندە معقولە و ڕێکوپێکە تا دێنەوە و پارەیەکی ئەجگار زۆری شەچێتە دەرەوەی هەر لەسەر ئەوڕیایی زەنابێت ئێمە ئاخر جار کە ماستەرمان کردەوەی 6,000 زیاتر کورسیمان دابین کرد و ماستەر و دکتۆرامان کردەوە بۆ ئەو ساڵ لەبەر چی نەکراوە لەوە تاخیر بوو لەبەرەوەی سیستەمی مۆڵەتی خوێندنمان گۆڕی کە سیستەمی مۆڵەتی خوێندنش گۆڕا بێگومان ڕێنماییش هەتا ڕێنماییەکەش دەرچوو تاخیر بووین ئێمە ئێستا داوامان کردیە لە زانکۆیەکان پلانی خوێندنی باڵا بنێرن لە بۆ وەزارەت بۆی ئیش لێ بکەن بەڵام ڕێکارەکان بە پێی پەیڕەوی نوێی مۆڵەتی خوێندن ئیجراعاتەکان و سەقفی زەمەنی تێدایە بۆیە ناتوانین بۆ ساڵی 21-22 ئامادەی بکەین 22-23 ئیشاڵڵا قوتابیەکانمان خوێندکارەکانمان لە ماستەر و دکتۆرە فرسەتی وەرگرتن بێت دکتۆر کاوت زۆر بە کورتی ینی پێم بڵێ پێویستە چی بکرێت جەنابتان ڕاستپاردەکانتان چییە لەم بەرنامە کە چوینە دەرەوە پێویستە زانکۆکان وەزارەتی خوێندنی باڵا کەسانی ئەکادیمی ئەوانەی پلە و پۆستیشیان نییە مامۆستایە ئێوە باسی خوێندکار و قوتابیتان کرد کە بیرۆکەی زۆر باشی لایە بەڵام مامۆستاشەیە پێویستە گوێی لێ بگرێت و چۆن وا بکرێت کە وەزارەتی خوێندنی باڵا لە چەند دەستێکی جیاوازەوە زانیاریەکانی پێ بگات بۆی لای لێ بکاتەوە فەرموو من پێم وایە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی تەنها ئیشی کارگێڕی نییە یعنی هەندێک شتەیە پێویستە و سەڵاحیاتانە بداتە زانکۆکان سەر بەخۆی زانکۆکان بە پارێزرێ بۆ ئەوەی ئەوانش بپڕژێنە سەرکاری گەورە و پلان و استراتیژیات لەلایەنی کارگێڕیەوە لەلایەنی زانستیەوە لەلایەنی داراییەوە پێم باشە سربەخۆی کامل ئەو کارانە بدرێتە زانکۆکان بۆ ئەوەی وەزارەت خۆی تەرخان بکە بۆ ئەوەی چەند
پلان و استراتیژێتێکی هەبێ لە ساڵانی داهاتوو جێبەجێ بکە ناڵین وەزارەت چی نەکردیا وەکو باسم کرد لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کاری زۆر گەورە کرایە لە بواری سەکتەری خوێندنی باڵا لەوانە مەسەرە ئەگەر هەند باسی هەندێکیان بکەم بە سەریعی گەورەترین شتەوەی ڕاگررتنی ئیجازەی زانکۆ و پەیمانگا ئەهلیەکان بەڕاستی زانکۆ و پەیمانگا ئەهلیەکان بەشێکیان بوون بە دوکان بۆ پەیداکردنی پارە ئەو بابەتێکی زۆر زۆری نابێ بەرنامەیەکی تایبەتی بۆ بکەین لەم بەرنامەڕاستی یەک لە دەستکەوتەکانی کابینەی نوێ و وەزارەتی خوێندنی باڵا جەنابی وەزیر و هەروە هاوکارانمان لە ئەنجومەنی وەزیران ئەوە بوو کاک دکتۆریش کە دەورێکی سەرەکی تێدا ژێڕا ڕاگررتنی چیتر نەدانی ئیجازە بەو دوکانانە ئەوە شتێکی زۆر گرنگ بوو بەڕاستی لە بیرمان نەچێ کاکە 145 کرێی خوێندنی پارالێل و ئێواران لەو کابینەیە داشکێنرا کە ئەوە بۆ خەڵکی هەژار زۆر پێویست بوو بەڕاستی هەروەها تقریبا 130 خوتەی قبولی زانکۆکان زیاد کرا ئێمە لەوەیە پێمان ناخۆش بێ بارگرانی لەسەر ئێمە دروست بوو بەڵام بۆ خەڵکێکی هەژار و کەم دەرامەت شتێکی زۆر باش بووەوە ئەوەی کە باسی کرد نزیکەی 5,000 کەس لە خوێندنی باڵا وەرگیرا ئەگەر نادەچوونە وڵاتانی دەرەوە و دەوروبەر بەڕاستی ئەوە هەم کوالیتیان خراببوو بۆ نمونە وڵاتانی وەکو قبرس و هەندێک لە وڵاتانی دەوروبەرمە لێرە وایە باشتر بوو بۆیە لە داهاتوش ئەگەر خوێندنی باڵا بکرێتەوە باشە هەتا زوش بکرێتەوە من پێم وایە باشترە چی بکرێ بێنە سەر پرسیارەکە بەسەری کاکتۆر باسەوەی کرد لە دهۆک جەنابی سەرۆکی حکوومەت مەسەلەی ئەکریدیتیشن احتیمادیە متمانە بەڕاستی دەبێ بە زدیشی لەسەر بکرێتە ئەولەویەت ناکرێ هەر زانکۆیەک هەر پەیمانگایەک بێ پرۆپۆزەلێک تەقدیم کە بیدرێتێ هەتا زانکۆی حکومیش من بەشێک دەکەمەوە یەکسەر موافقم بدەنێ نەخێر دەبێ بەو دەستگای متمانەیەدا تێپەڕێ ئیجازەی بدرێتێ مەسلەی ڕانکینگی زانکۆکان ڕاستی ئێمە ملاحەزەمان مەسلەی ڕێزبەندی زانکۆکان شتێکی زۆر باش بوو توێژینەوەی لە 300 زیاد کرد بەڵام ملاحەزەمان زۆر لەسەری هەبوو لەبەرەوەی لۆکاڵی بوو مامۆستا لە زانکۆی کۆیە لە زانکۆی سەلاحەدینە لە بە بۆنەی ڕێگریەکانەوە ئێستا زۆربەی مامۆستاکان کە من لە نزیکەوە مامەڵەیان لەگەڵاکەم خۆشم لە سلکی خوێندنی باڵام بیر لەواکەنەوە کە لە ناوخۆ توێژینەوەکانیان بڵاوکەنەوە چونکە کە لە دەرەوە لە گۆڤارێکی معتەمەدیش بڵاویەکەنەوە تووشی 100 سەرێشاکرێن ڕاست دەکەی ئەمە لە جیاتێوی هانیان بی ڕێگریان بۆ دروستە توێژینەوەی خۆم لە گۆڤارێکی نێودەوڵەتی بڵاو کراوەوە لێرە مقیمێکی ئێرە ڕەفزی کردوێتەوە على کولێن خوێندنی پیشەی و تەکنیکی کە دەستمان پێ کردووە گرنگی پێ بدەین زۆر گرنگە زیاتر گرنگی پێ بدرێت لە بینی هەر سێ وەزارەت هەروەها بەرزکردنەوەی کوالیتی بڕوانامەکان ئەوانەی دەرەوە ئەوانەی ناوەوە بەڕاستی ناکری هەر کەسێک هات بڕوانامەی هێنا بەبێ خوێندن بڕوانامەی بدرێتێ وەزعی هەرێمی کوردستان زۆر باشترە لە بەشەکانی تری عێراق لەوێن دەرێ بەڕاستی بڕوانامە دەبەخشرێتەوە دەبێت ڕابچیرێ هەروەها ئاخر شتیشمەوەیە کە باسم کرد سنتەری داهێنان لە وەزارەتی خوێندنی باڵا لە زانکۆکان هەبێت هەم بۆ مامۆستایان و هەم بۆ قوتابیان هەر بژیت دکتۆر مابات دیارە کاتی من لە کۆتایی نزیک بۆتەوە بە تەواوەتی ئاوڕێیانم پێ مەڵەن کاتم تەواو بووە پرسیارت لێ ناکەم ئەگەر شتێکەیە من نەچوون بەلایە جەنابتان ئاماژەی پێ بکەن فەرمونون بەڵێ وڵا یەک خاڵ هەیە کاک یادگارگیان ئێمە پەیوەندێکی ئەجگار باشمان هەیە لەگەڵ سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستاندا بە تایبەتی و زانکۆیانەی کە ڕێکوتن نامەمان هەیە لەگەڵیانە هاوکارن وەکو سەرۆکایەتیەکانیان بەڵام بەشێکی پێوەستە بە مامۆستاکان لەوانەیە بڵێ ئەو لە قەبەم ناوێ نامێ ببم بە مامۆستا بەڵام بە مەرجە لە سلێمانی بمێنمەوە لەوانەیە ئەو بەو شێوەیە ئەوە هەبێت لە حاڵەتێکە یەک خاڵی تر گرنگە لە ئێستاە کە هانی مامۆستایان بیرێ بەوەی کە توێژینەوەی ئیمپاکت فاکتریان هەیە لە جۆرناڵی زۆر باشە من باز لە زانکۆکەی خۆمەکەم بەڵام هەندانی مادیان ئێستا وەستاوە یاخودەوەی کە پەیوەستە بەوەی کە پاداشتی مادیان وەستاوە هیوادارینەوە بگەڕێتەوە بۆ مامۆستایان چونکە ئەوە ئاستی مامۆستایان ئێجگار بەرزەکاتەوە وان لێکا کە بگەڕێن بە دنیای دەرەوەی بزانن چ باسە بۆی لەگەڵ تاقیگەکانی دەرەوە یاخود لەگەڵ شوێنەکانی تردا توێژینەوەی باش بکەن بە مەرجە و توێژینەوانە لە خزمەتی بازار و لە خزمەتی ئێستای هەرێمی کوردستاندا بێ هیوادارین ئەوەش بە زووترین کات لەلایەن وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانەوە چارەسەر بکرێت. من زۆر سوپاسانەکەم سوپاس بۆ سەرۆکی زانکۆی هەڵەبجە کە لە سلێمانیەوە لەگەڵم بوو سوپاس بۆ بەڕێزان سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و بەڕێز بریکاری وەزارەتی خوێندنی باڵا و
توێژینەوەی زانستی زۆر سپاس کە بە سنگی فراوان و بە ڕاشکاوانە وەڵامی پرسیارەکانتاندایەوە باسی خەمەکانتان کرد باسی خاڵە گەشەکانتان کرد بۆ خاڵانەشی کە ئەکرێ باشتر بکرێن و زۆر بە کورتی کۆتاپەیامی منیش ئەوەیە کە ڕووی دەمم لە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بۆ بێگومان و وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و نوێنەرەکەشیان کە ئەم شەو لەم بەرنمەیە ئامادەیە کە تکایە پێویستە بە تەواوەتی بە دۆخی زانکۆکانە بچنەوە چونکە هەندێک جار نیەتی حکوومەت چاکسازیە نیەتی وەزارەت چاکسازیە بەڵام کە شۆڕەکرێتەوە بۆ خوارەوە کەسەکان ڕێگری بۆ دروستەکەن بۆیە بەو هیوایم کە ڕۆڵ و شکۆی زیاتر بۆ مامۆستایان بگەڕێنرێتەوە مادام خوێندکاران و قوتابیان چەق و سنتەرن لە ناو زانکۆکان پێیان نەوترێت کەیفی خۆتانە چۆن بیرەکەنەوە گوێیان لێ بگیرێت و سوودیان لێ وەربگیرێ وایان لێ بکەن کەس بکەن زانکۆ ماڵی خۆیانە و ئەو گۆڕانکاریانەی لە ناو زانکۆکانەکرێن بەو هیوایی کە بە شێوەیەک بێ کە چیتر میزاج زانکۆکانی هەرێمی کوردستان بەڕێوە نەبات و بە هەموو شێوەیەک لە خزمەتی خوێندکاران و خێزانەکانیان و مامۆستایان و تەواوی ستافەکان بن بۆی پێکەوە بتوانن ئەم وڵاتە بەرەو ئاوەدانی و گەشی و بەرزی زیاتر بن تا بەرنمەیەکی دیکە ڕێزی یادگارفایەق و تەواوی هاوکارانم قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.